بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الزمر قيشتنا آيات بنجاو حوت كخواي قورا لو آتشدا لدرجة آياتكاني بيشوتر كقوتمان لروجي دوائي إنساني تاوانبار وخرابكار أوي كتوبين كردو وبشمان نبوتوا يقلق سكاني أوي دل يا حسرة على ما فرطت في جنب الله هاوارو بشماني بومن لسر أو كم ترخمياني ككردنم لزيبزي كردني فرماني خواي پروردگار. وإن كنت لمن الساخرين خاشان اعتراف دكا بوي لدنيا دا من قالتم بقيامة بدوا روجو بإيمان داران كردوا لزياتي أوي كإيمان بقيامة بين مو خوبو قيامة آمادكم. یەکێکی دیکە لە قسەی ئینسانی بێباوەڕ وەلە بیانوەکانیان وەلە عوزرەکانیان ئەوەیە دەڵێن ئەو تەقولە یا ئەوەتە ئینسانی بێباوەڕ، ئینسانی تاوانکار، ئینسانی خراپەکار دەڵێت لەو ئەن الله هەدانی، لەو ئەن الله هەدانی، ئەگەر خوای گەورە منی ڕێنمونی کردبایە لەکونتو بە دڵنیاییەوە من لە دنیادا دەبوومە من المتقين، يكيك لپارێزکاران، يكيك لخواترسان. أو تقول يا أوتا إنساني بباور، إنساني خرابكار دلت لو أن الله هداني، أجر خواي قورا هدايتي مني دابايا ورين مني كردبايا لكنت من المتقين، بدلني أيه ومن يكيك دبوم لپارێزکاران. بەڵام قسەکەی ڕاستە بێگومان نا، چونکە لە دنیادا خواي قورا هدایەتی بۆ هەمووانمان ناردووە و پێغەمبەری بۆ هەمووانمان ناردووە، کتێبی بۆ هەمووانمان ناردووە و هەروەها هەمووشمانی کە دروست کردوین بە ئیمانداری دروست کردوین، بە موسڵمانی دروست کردوین و لە دنیاشدا ئینسان ئەگەر عەقڵی خۆی بەکاربێنێ دەزانێت کام ڕێگا ڕاستە و کام ڕێگایە چەوتە. بۆیە لە قیامەتێ ئەو عوزرە، ئەو بیانووە، ئەو قسەیە هیچ نرخێکی نییە و هیچ قیمەتێکی نییە. خوا بە تۆبزی کەس ناخاتە سەر ڕێی هیدایەت، بەڵام ڕێگای ڕاستی پیشانی هەموو خەڵکی داوە. ئەوە ئینسان خۆیەتی کە بە دوای ڕێگا ڕاستەکەی دەکەوێ یان هێندێک خەڵک کە بە دوای ڕێگا ڕاستەکەی ناکەوێ. بۆیە دەفەرمێ لەو ئەو تەقولە یا ئەوەتە ئینسانی بێباوەڕ، ئینسانی خراپەکار دەڵێ لەو ئەن الله ئەگەر خوای گەورە هەدانی ڕێنمونی منی کردبایە لەکونتو من المتقین، بە دڵنیاییەوە منیش یەکێک دەبووم لە پارێزکاران و لە خواترسان. قسەیەکی دیکەی ئەو تەقولە یا ئەوەتە ئینسانی تاوانبار و خراپەکار دەڵێت حینە تەڕە العەذابە، ئەو کاتەی کە چاوی دەکەوێت بەو سزایی کە بۆی دانراوە دەڵێ چی؟ لەو ئەنە لی کەڕەتەن، لەو ئەنە ئەگەر بە بێگومانی هەبێ بۆ من کەڕەتەن جارێکی دیکە چوونەوە دنیا و ژیان پێبەخشینەوە و گەڕانەوە بۆ دنیایە فەئەکوونە، بە دڵنیاییەوە من یەکێک دەبم لە من المحسنین، لە چاکەکاران. ئەو تەقول یا ئەوەتە ئینسانی تاوانبار و خراپەکار و کەم تەرخەم دەڵێت چ کاتێک دەڵێ؟ حینە ئەو کاتەی تەڕە العەذابە دەبینێت سزای خوا، سزای خوا جامردنە یا زیندووبوونەوەی یا قیامەتە، دەڵێتی لەو ئەنە لی ئەگەر بە دڵنیاییەوە هەبێ بۆ من کەڕەتەن دەرفەتێکی دیکە، جارێکی دیکە چوونەوە دنیا فەئەکوونە بڕیار بێ من دەبم بە من المحسنین، یەکێک لە چاکەکارەکان. خوای گەورەش پێی دەفەرمێتی بەلا یعنی نەخێر، ئەو خۆزگە و هیوایەتانەی تۆ هیچیان ڕاز نین. بۆ؟ چونکە قەد جاءەتکە بێگومان هاتن بۆت ئایاتی بەڵگە و نیشانەکانی من، بەڵام فەکەذەبتە بیها تۆ نیشانە و بەڵگەکانی منت هەمووی بە درۆزانی. وەستەکبەرتە خۆشت بە گەورە گرت، وەکونتە من الکافرین تۆ یەکێک بووی لە بێ باوەڕان. بەلا بەڵێ ئەوەی تۆ خۆزگەی پێدەخوازی وانە
و بۆ چوونەکانت ڕازنین قەد جاءتکە بێگومان بە هات بۆت ئایاتی نیشانە و بەڵگەکانی من بەڵام فەکەذەبتە تۆ نیشانە و بەڵگەکانی منت بە درۆ زانی ئەو کات بە درۆت زانین و باوڕت پێنەهێنان جارێکی دیکە کە بچێەوە دنیاە جارێکی دیکە کە ژیانت پێ بدرێتەوە بە دڵنیاییەوە هەر ئیمان ناهێنی چونکە ئێستاها ئینسان دەزانێت کە مرد زیندوو نابێتەوە هەر ئیمان ناهێنێ وایە ئەگە جارێک زیندوو ببیەوە بە فیعلی دەڵێ دەی جارێکی دیکەش کە مردم و خوا محاسبەی کردم داوای لێ دەکەم بمگەڕێنێتەوە یعنی جارێکی دیکەش ئینسان خۆی فریو دەداتەوە و خۆی دەخەڵەتێنێتەوە ئەوە یەک و پاشانیش خوای گەورە تەمان ئینسانی بەشی ئەوەندەی ژیاندووە یا بەشی ئەوەندەی تەمەن بە ئینسانی داوە کە ئینسان بۆ قیامەتە بیانووی نەبێ لەسەر خوای گەورەی بەڵگەی نەبێ ئەگەر لەو تەمەنی 50 ساڵ 60 ساڵی کە ئێمە تێیدا دەژیین بەو تەمەنەکەمە و بەو ژیانەکەمەی دنیاە فری و بخۆین و بخەڵەتین ئەگەر بزانین دووبارە بوونەوە و جارێکی دیکە زیندوو بوونەوە هەیە ئەو کاتە ئینسان چەندە عینادا هێندەی دیکە عینات دەبێ خوا دەفەرمێ بەلا یان نەخێر داواکاریەکانت خۆزگەکانت هیچیان ڕاز نین قەد جاءتکە بێگومان هات بۆت ئایاتی بەڵگە و نیشانەکانی من بەڵام فەکەذەبتە تۆ بەڵگە و نیشانەکانی منت بە درۆ فەکەذەبتە بیها بە درۆ دزانین نیشانەکان وەستەکبەرتە خۆشت بە گەورەگرت لە بەرامبەر بەڵگە و نیشانەکانی ئێمەدا وەکونتە تۆ بووی بە من الکافرین یەکێک لە بێ باوەڕان ئەوجار خوا دەفەرمێ وەیەومە القیامەتی وە لە ڕۆژی دواییدا تەڕە الذین كذبوا على الله ترى يعني دبيني الذين أو كساني كذبوا على الله درويان هل بس بناوي خواوا درويان كر بناوي خواوا يان بيباور بون لبرامبر خوادا تون يان دبيني وجوههم دمساويان مسودة رش هالقراوة رش هالقراوة لا خزالتيان رش هالقراوة لبر تاوان باريان رش هالقراوة رش هالدقري لبر أوهم تبو توزو دوكالو وەک دەڵێن نیشانەکانی ناخۆشی و بەدبەختی لە قیامەتێک کە بەسەر موساویانەوە دەنیشێنێ ئەو جار خوای گەورە پێیان دەفەرمێ ئەلەیسە فی جەهەنەمە ئایا لە ناو دۆزەخدا مەثوەن جێگا و شوێنێک نییە لیلموتەکەبیرین بۆ ئەو کەسانێک کە خۆیان بە گەورە گرتووە بێگومان تەمان خوای گەورە لە ناو جەهەنەمێ جێگا و شوێنی بۆ هەموو مرۆڤێک داناوە بەڵام کەسی ئیماندار بە عەمەلی ساڵح شوێنەکەی خۆی دەڕوخێنێت لە ناو جەهەنەمدا وێرانی دەکا کەسی بێباوڕ و تاوانبار و خراپەکاریش بەهۆی کردەوەکانی خۆی شایانی ئەو جێگایە دەکات و ئەو جێگایە بەدەستدێنێت کە لە ناو جەهەنەمدا بۆی دانراوە وەیەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا تەڕا دەبینی ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئینسان یا ئەی ئیماندار الذین كذبوا على الله ئەوانەی کە بە درۆیان زانیوە خوا یا ئاەتەکانی خوا یا پێغەمبەرانی خوا یان بێباوەڕ بوون لە بەرامبەر فەرمودەکان و قسەکان و قەرارەکانی خوادا دەیان بینی کە وجوههم دموچاویان مسودەتون هەمووی ڕەش داگەڕاوە ڕەش هەڵگەڕاوە لەبەر تاوانباری و خراپەکاری ئەو جار خوای گەورە دەفەرمێ ئەلەیسە فی جەهەنەمە ئایا لە ناو دۆزەخدا لە ناو جەهەنەمدا شوێنێک مەثوەن جێگایەک نییە شوێنێک نییە لیلموتەکەبیرین بۆ ئەو کەسانێک کە خۆ بەزەنن تەمان جوابەکەی چییە بێگومان بۆ هەموو کەسێکی تاوانبار و بۆ هەموو کەسێکی متەکەبیر بۆ هەموو کەسێکی یاخی لە ئەمری خوا جێگا و شوێن هەیە و هیچ کەس لە ناو جەهەنەمێ شوێنی کەسێکی دیکە ناگرێ ها زۆر جار دەگوترێ خەڵکی لە من خراپتر زۆرترە و لەبەر فڵان و فیساری جێی من نابێتەوە لە ناو دۆزەخێدا ئەو قسێ بەگاڵتەش خراپە چونکە جەهەنەم پڕ نابێت هەتا ئەو کاتەی بە ئەمری خوا و خوای پەروەردگار تەمان پاشنەپێی خۆی لەسەر جەهەنەم دادەنێ جەهەنەم هەرە بەردەوام دەڵێ هەل من مەزید ها زیاتر هەیە ئەگەر زیاتر هەن بابێن دواتر تەمان خوای گەورە شوێنە زیادەکان دەڕوخێنێ و ئەو جار جەهەنەم ئەوەندەی لێدێ کە بەشی کەسە تاوانبارەکان بێت و زیادەی تێدا نەمێنێ ئەوە کەسی تاوانبار و متەکەبیر ئەو دی ئیماندار لە قیامەتێکیان لێدێ وەیونەجی الله ڕزگار دەکا خوا الذين اتقوا ئەوانەی کە خۆپارێز بوون وەیونەجی ڕزگاریان دەکا لە چی لە سزا لە جەهەنەم لە ناخۆشی لە ناڕەحەتیەکانی قیامەت بەڵام چێ ڕزگاریان دەکا خوا
برحم خوي وبمهرباني خوي الذين أو كسانيك اتقوا يعني خو باريز بون خو باريز كيا زور جار باسمان كردوا أو كسيك لايكمي واجباتكاني جبجي كردون وهروها لا تاوانو گوناها گەورەکان کەبائیرەکان دوور کەوتۆتەوە وينجي الله الذين اتقوا ڕزگار دەکات خوا ئەو کەسانەی کە اتقوا خۆپارێز بوون لە دنیادا خۆپارێز بوون لە تاوان لە گوناه بمەفازەتیهم بەهۆی سەرفرازیانەوە بەهۆی ئەوەی کە بەدوای سەرفرازیەوە بوون بەهۆی ئەوەی کە حەزی بەهەشتیان هەبووە و هەوڵی بەهەشتیان داوە وكارو كردويشان كردوا كأي أهلي بهشتي بون أو جار لا يمسهم السوء توشي أو جورا كسانا نابه هيز خرابيك هيز ناخوشيك هيز ناراحاتيك نلا سر مرك نلا دواي مرك نلا قبر نلا كاتي زندو بونوا نلا كاتي محشرو طرينويان بسر پردي سرات دا اگر كسك متقي به ولا هم يحزنون وأوان هيز خم وخفتكش ناخون لوي كلا دستيان داوا بو چونك خواي گورا چاكترو باشتر لەوەی کە لێی وەرگرتوونەتەوە پێی بەخشیون ئەگەر باسی ئیمانداری نەتیجەی ئینسانی ئیماندار ئەنجامی ئینسانی ئیماندار تەنها ئەوەندە بێ کە وەیونەجی الله ڕزگاریان دەکات خوا لە چی لەوەی کە ڕوخساریان ڕەش بێ لە عەذابی جەهەنەم لە سزای دۆزەخ الذين اتقوا ئەو کەسانەی کە خۆ پارێز بوون خۆ پارێز کێن لای کەمی گوناهە گەورەکانیان نەکردووە خۆیان پاراستووە واجباتە سەرەکیەکانیان کردووە بەچی خوای گەورە ڕزگاریان دەکات بیمەفازەتیم بەهۆی هەوڵدانیان بۆ ڕزگاربوون بەهۆی هەوڵدانیان بۆ بەهەشت بەهۆی هەوڵدانیان بۆ جێگای سەرفرازی و بەختەوەری کە بەهەشتا چونکە کەسێک بەتەمای بەهەشت بێ دەبێت چی بکە دەبێت ئەو کردەوانە بکە کە ئەهلی بەهەشتن کەسێک بەتەما بێت لە بەهەشتێدا لەگەڵ پێغەمبەران بێت لەگەڵ پیاو چاکان بێت لەگەڵ پیاو ساڵحان بێت دەبێت لە دنیاشدا بە ڕێگای پیاو چاکان و پیاو ساڵحان و پێغەمبەراندا ڕۆیشت بێت بۆیە کەسی متەقی و کەسی لە خواترس هەمیشە هەوڵی سەرفرازی داوە هەوڵی بەهەشتی داوە بۆیەش خوای گەورە تەمەن لە هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە ڕزگاری دەکات لا يمسهم السوء توشیان نابێ هیچ خراپەیەک هیچ ناخۆشیەک ولا هم يحزنون وأوان هیچ خەم و خەفەتێکیش ناخۆن نا بۆ دنیای خەفەت دەخۆن و نا لەوەی کە لە دەستیان داوە خەفەت دەخۆن ولا لە قیامەتەشدا خەمی هیچیانە چونکە خوای گەورە بە چاکتر و بە باشتر بۆی قەرەپوو کردوونەتەوە ئاەتی دواتر دەفەرمێت الله خالق كل شيء الله دروستکەری هەموو شتێکە ئەو گومانی تێدا نییە بە ئیعترافی بتپەرستەکانش الله جل جلاله خالق دروستکەر و بەدیهێنەری هەموو شتێکە نەک هەر مرۆڤ وهو على كل شيء وكيل وأو خوايا بسر هموش تكدا وكيلة يعني فرمان رواية ودا صلاة دارة وتعوديرة الله خالق كل شيء خوا دروسكرو بديهنري همو دروسكرا وكانا هموش تكانا اوش شد به ومخلوق به خوا خلقي كردوا وهو وهر او خوايش كخلق دروسكرا وكاني كردوا على كل شيء بسر هموش تكدا وكيل يعني كار بركرة وإشكان ينزي بزيدكات وساوديريان دكات ومشوري إشكان يندخوا أو جار يكي ديك اللي تايبت من ديكان إخوة جل جلاله أويك له مقاليد السماوات والأرض له بوخوايا مقاليد يعني كليلي خزينو بخششكاني آسمان كانوا زوي لا آسمان كان دا هرچيك هي کلیلەکەی و بەخشینەکەی بەدەستی خوایە و لە زەویشدا بەدوای چیدا دەگەڕێ و چیت دەوێ کلیلەکەی و خەزێنەکەی لەکن خوای پەروەردیگارە مێشولەیەک بەبێ ئیرادە و ویست و قەراری خوای پەروەردیگار لە شوێنی خۆی جوڵە ناکە و بەقەدەر نوکە دەرزیەک لە ئاسمانەکان و لە زەویدا مرۆڤ دەستی ناکەوێ ئەگەر خوای گەورە قەراری لەسەر نەبێت ئەگەر خوای گەورە بڕیاری لەسەر نەبێت بۆیە ئینسان بەدوای هەر شتێک داوێڵە داوای هەر شتێک دەکەی دەبێت لە خوا داوایکەی بۆ چونکە ساحیبی ئاسمانەکان و زەوی و ساحیبی ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە بەس خوای پەروەردیگارە لەهو تەنها و تەنها بۆ خوایە مەقالید یعنی کلیل و بەخشش و خەزێنەکانی ئاسمانەکان و زەوی
بەڵام والذینە کەفەڕوو ئەوانەی کە بێباوەڕ بوون بئایاتی اللهی بە نیشانە و بەڵگەکانی خوا ئولائیکە ئەوانە هم الخاسرون بەبێ گومانی لە زەرەرمەندانن. لەهو مەقالید السەماواتی والئەڕضی بۆ خوایە و بەدەستی خوایە کلیلی بەخششەکانی ئاسمانەکان و زەوی بێ ویستی خوا و بێ ئەمری خوا لە ئاسمانەکان و لە زەویدا شتێک ڕوونادا وە کەسێک شتێکی پێ ناکرێ. جا ئەوە لە دنیادا تەبان ئەگەر ئینسان دەسەڵاتیشی هەیە عیلمیشی هەیە تواناشی هەیە بەبێ خوا هیچی پێ ناکرێ. ئەی لە قیامەتێک کە خوای گەورە هەرچی تایبەتمەندی هەیە لە دنیادا هەرچی هێز و بیرکردنەوەی هەتە لێت دەستێنێتەوە لەوێ ئینسان چی پێ دەکرێت بێگومان ئەگەر لە دنیادا بەبێ خوا هیچت پێ دەکرێت لە قیامەتێ هەرێت. بۆیە دەفەرمێ والذینە کەفەڕوو ئەوانەی کە بێباوەڕ بوون بئایاتی الله بە نیشانەکانی خوا ئولائیکە ئەوانە هم بە دڵنیایی بەبێ گومانی الخاسرون لە هەرە زەرەرمەندەکانن. بۆ چونکە خوا لە دنیادا وەک دەڵێ تەوفیقی نەداون بۆ هیدایەت و ڕێگای خوایان نەگرتووە لە قیامەتیش خوای گەورە هیچیان پێ نادا لە خۆشی و لە ڕەحمەتەکان و لە میهرەبانەکانی خۆی. بۆیە زەرەرمەندی حەقیقی ئینسانی بێباوەڕە. ئینسانی ئیماندار ئەگەر زەرەریش بکە شتی دنیای زەرەر دەکا خوای گەورە لە قیامەتێ بۆی قەرەبوو دەکاتەوە. بەس ئینسانی بێباوەڕ و کافر کە ئیمانی بە قیامەتێ نییە چونکە لە دنیادا بەڵێ خوا نیسبەتێک شتی پێداوە بەڵام لە قیامەتێ خوا هیچی پێ نادا. لەهو مەقالید السەماواتی والئەڕضی بۆ خوایە کلیلی خەزێنە و بەخششەکانی ئاسمانەکان و زەوی. والذینە کەفەڕوو بئایاتی الله ئەوانەی کە بێباوەڕ بوون بە نیشانە و بەڵگەکانی خوا ئولائیکە هم الخاسرون ئەوانە بەبێ گومانی لە زەرەرمەندانە. ئەو جار خوا دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەفەغەیڕ الله ئایا جگە لە خوا تەئمڕونی فەرمان دەکەن بە من ئەعبودو کە بیپەرستم ئەیها الجاهلون ئەی ئەوانەی کە نەفامن ئەوانەی نەفامن دەتانەوێ واز لە خالقی ئاسمانەکان و زەوی و لە پەرستنی ئەڵڵا بێنم کە ساحیبی دنیا و قیامەتە بۆ مەخلوق و دروستکراوانە کە ئێوە بەدەستی خۆتان دروستان کردووە و نە زەرەریان بەدەستە و نە قازانجیان بەدەستە نە دنیایان بەدەستە و نە قیامەتیان بەدەستە. قل ئەغەیڕ الله ئایا جگە لە خوا تەئمڕونی فەرمانم پێ دەکەن ئەعبودو کە بیپەرستم و بەندایەتی بۆ بکەم ئەیها الجاهلون ئەی ئەوانەی کە نەفامن. بێگومان نەفامیە و ئەو پەڕی نەفامیشە ئینسان واز لە پەرستنی خوایەک بێنێ کە خاوەنی هەموو شتەکانی دنیا و قیامەتە بۆ کەسێک کە خاوەنی هیچ نییە خاوەنی خۆشی نییە. ئینسان واز لە گوێڕایەڵی خوا بێنێ بۆ گوێڕایەڵی کەسێکی مەخلوق و دروستکراوی وەک خۆت. جا ئەوەی وان داروبەر بوون تەبەن ئێستا ئەو داروبەردانە نەماون بەڵام زۆر کەس دەیەوێت بۆ فەرمانی شخصێک فەرمانی خوا بشکێنی بۆ فەرمانی حیزبێک ڕێکخراوێک جاری وایە فەرمانی خوا بەلانەی یان زۆر کەس هەیە فەرمانی خوا بەلا دەنێ لە پێناوی ڕەزامەندی کەسێکی دنیاییدا کە وەک تۆ مەخلوقە وەک تۆ دروستکراوە بۆ خۆی هیچی بەدەست تا بۆ تۆ هیچی بەدەست بێ. ئەوە کە جا بۆ خۆی وەلحاصل بە هەر حاڵ بە دوای غەیری خوا دەکەوێت و ڕێگای غەیری خوا دەگرێت و عەبدایەتی بۆ غەیری خوا دەکە ئەوە خۆی قیامەتی خۆی بەڵام بیەوێ ئەتۆش وەک خۆی لێ بکە ئەتۆ واز لە پەرستنی ئەڵڵا و خوای تاق و تەنها بێنی کە ساحیبی دنیا و قیامەتە بۆ خوایەک یا بۆ دروستکراوێک و مەخلوقێک کە هیچی بەدەست نیە و هیچی پێ ناکرێت ئەوەی لە بەردەستی دایە تەنها شتی فری و دەر و خەڵەتاندن و شتی کاتیە. قل ئەغەیڕ الله پێیان بڵێ ئایا جگە لە خوا تەئمڕونی فەرمان دەکەن بە من ئەعبودو کە بیپەرستم و بەندایەتی بۆ بکەم ئەیها الجاهلون ئەی ئەوانەی کە نەفامن کە بەبێ گومانی جاران بتپەرستەکان طبعا بانگەوازی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم یان بانگەوازی ئەو کەسانەیان دەکرد کە دەیانەویست ئیمان بە دینی پێغەمبەر بێنن صلی الله عليه وسلم کە بمێننەوە لەسەر پەرستنی دار و بەردەکان بتە درۆینەکان وەخوا بێڕوح و بێجیانەکان کە تەنانەت نەیان دەتوانین مێشولە و پێشولەش لە خۆیان دەرکەن تۆزش لە خۆیان بتەکێنن. بەڵام ئێستا طبعا شێوازی عەبدایەتیەکەی گۆڕاوە. ئێستا لە زیاتی ئەو دار و بەردانە ها بتی زیندوو و خەڵکی زیندوو وەک دەڵێ داوای جۆرێک لە خوایەتی دەکات جوارێک لە خوایەتی بەو معنای گەورایەتی بۆ بکە
و لە جیاتی خوا بڕیارت بۆ بدا و حکمت بۆ بدا و زۆرێک لە خەڵکیش بانگەشەی ئەوە دەکات خەڵک لە دینداری حەقیقی و لە شوێنکەوتنی خوا و دینی حەقیقی واز بێنێ بۆ شوێنکەوتنی شخصێک کەسێک حیزبێک کە وەک دەڵێ بە کەڵکی دنیاش نایان نەک بە کەڵکی قیامەت بێن بۆ دنیاشیان هیچیان بەدەست نیە تا بۆ قیامەت هیچیان پێ بکرێ. ئەو جار خوا دەفەرمێ وەلەقەد ئوحیە ئیلەیکە سوێن بەخوا بەبێ گومانی نیگا کراوە بۆ تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم وإلى الذين من قبلك و بۆ لای ئەو پێغەمبەرانەشی کە لە پێش تۆدا هاتوون چ شتێک نیگا و وەحی کراوە چ بڕیارێک دەرکراوە بۆ تۆش و بۆ ئومەتانی پێشووتریش ئەوە کە لە ئین ئەشڕەکتا ئەگەر تۆ هاوبەش بۆ خوا بڕیار بدەیت کەسێکی دیکە بپەرستی لەگەڵ ئەڵڵا یەکێک لە زۆرەکانی پەرستن جاوەکو گوتم خەڵک ئێستا پێی وایە تەنها پەرستن ئەوەیە بەردێکی بێنی لە پێش خۆتی دانێ و سەری بۆ نەویکەی ئەوە کۆنیش ئەو جۆرە عەبدایەتیە زۆر کەم بوو ها بەڵام ئینسان ئەگەر کەسێکی دیکەی لە تایبەتمەندیەکانی خوا هێنایە جێی خوا لە خۆشەویستیدا کەسێکت بەقەد خوا خۆشویست لە لێترساندا کەسێکی دیکەت بەقەد خوا لێی ترسای لە ڕاستقیەت و ڕۆزیداندا کە ئێستا بەداخەوە زۆرێک لە خەڵکی پێی وایە ڕزقی لەسەر فلان حکومەتەیە فلان حیزبەیە فلان شخصەیە کە ئەو بە ڕازقیەت زانینەش طبعا زۆرێکی دیکەی لە عەبدایەتی ڕازق تەنها خوای پەروەردگارە ئەوەی ڕزقت دەدا ئەوەی ڕۆزیت دەدا تەنها خوای پەروەردگارە شتەکانی دیکە وەسائلن ئەو وەسائلانەش نەبن خوای گەورە بە شێوازێکی دیکە چاکتر لەوە دەتوانێت ڕزقتدا و ڕۆزیتدا یان ئەوەی کە شتت بۆ حەڵاڵ دەکا شتت بۆ حەرام دەکا یاسات بۆ دادەنێ شریعەتت بۆ دادەنێ چاک و خراپەت پێ دەڵێ بە حیسابی خۆی ئەوانە جۆرێکن لە پەرستن ئاگامان لێی بێ خوای گەورە بە پێغەمبەری گوتووە صلی الله عليه وسلم کە ئەگەر پێغەمبەر طبعا کردەوەکانی هەڵوەشێتەوە شوێن کەوتوەکانیشی بە هەمان شێوە لە ئین ئەشڕەکتە ئەگەر هاوبەش و بڕیار بۆ خوا بڕیار دەی لە جۆرێک لە جۆرەکانی پەرستن لەیحبەطەنە بە دڵنیاییەوە هەڵدەوەشێنەوە عەمەلوکە هەموو کار و کردەوەکانت ئەوە یەک وەلەتەکوونەنە بە دڵنیاییەوە سوێن بێت تۆ دەبی بە من الخاسرین یەکێک لە زەرەرمەندان شەریک بڕیاردان بۆ خوا یا شیرک بڕیاردان بۆ خوا یەکێکە لە هۆکارەکانی هەڵوەشاندنەوەی هەرچی عەبدایەتی هەیە زۆر جار خەڵک لەو بابەتانە زۆر تێکەوت و خەڵک هەیە نوێژی زۆرە هاتچۆی مزگەوتی زۆرە قورئان خوێندنی زۆرە شەو نوێژی هەیە وەک دەڵێ ئیلتیزاماتی ذیکر و ویردی لەوانەیە زۆر بێ بەڵام جاری وا هەیە لە پەرستن و بەندایەتی کردن بۆ غەیری خوا تێکەوتووە محیبەتی کەسێکی لە دڵدایە کە دژی خوای گەورەیە تەوەکوول و پشتی بە کەسێک قایمە جگە لە خوا کەسێکی دیکە بە واقع و بە کردار بە ڕازق دەزانێ ناوێرێ وەک دەڵێ لە قسەی دەرچێ بۆی ڕزقی نەبڕێت و ڕۆزی نەبڕێ کەسێک بێ ئەمری خواشی پێ بکە جاری وا هەیە دەیکا ئەمری خوا بەلادەنێ فەرمانی خوا بەلادەنێ واجباتی خوا تەرک دەکا بەلایەوە ئیعتیادیە بەڵام ناتوانێ زەڕەیەک لە ئەمر و فەرمانی هێندێک کەس دەرچێت کە سوورا و سوور دەزانێت فەرمانەکان بێشەرعیە بێ ئەمری خوای پەروەردگارە ئەوانە پەرستنن هەر کەسێک ئەو هەستەی هەبێ لە بەرامبەر هەر کەسێکدا ملیارێک جار عیبادەتی هەبێت و خواپەرستی هەبێ عیبادەت و خواپەرستیەکانی لەگەڵ ئەو شەریک بڕیاردانانە بۆ خوای پەروەردگار فلسێکی قەڵب ناهێن و بە کەڵکی هیچ نایەن وەلەقەد ئوحیە ئیلەیکە سوێن بەخوا و بەبێ گومانی نیگا و وەحی کراوە بۆ لای تۆ وإلى الذين من قبلك وبۆ لای ئەو پێغەمبەرانەش کە لە پێش تۆدا هاتوون ئەوە یاسایەکی نەگۆڕ و گشتیە لە ئین ئەشڕەکتە ئەگەر هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار بدەی بەڵام ئەو شەریک بڕیاردانە ئێمە وەک دەڵی زۆرمان گسکە کردوتەوە ها پێمان وایە تەنها ئەو لات و عوزانەی لە سەردەمی پێغەمبەردا هەبوون و خەڵک لە بەرامبەریان داوەستاوە تەنها ئەوانە خوا بوون تەنها ئەوانە پەرستراون ئەو کات مردوو بوون زەرەریان نەبوو ها تەنها ئەو کەسەی کە دەیپەرستن زەرێکی لە خۆی دەدا بەزێستا خەڵک بتی زیندوو دەپەرستی گوێڕایەڵی خەڵکی زیندوو دەکا لەبێ ئەمری خوای پەروەردگار و لە دژایەتیکردنی خوای پەروەردگار و شریعەتی خوای پەروەردگاردا ئەوانەش جۆرێکن لە پەرستن ئەگەر ئینسان ئەو شەریکەی بۆ خوا بڕیاردا خوا سوێن دەخوا لەیحبەطەنە لام و نون لە زمانی عەرەبیدا ئەگەر بەیەکەوە هاتن دەبنە ئەداتی تەوکید و سوێن عنی سوێن بێ بەخوا بە دڵنیایی هەرچی کردەوەی چاکی کردوتە هەر هەمووی هەڵدەوەشێتەوە
ئەو جار وەلەتەکوونەنە وەسوێن بێ بە بێگومانی ئەتۆ دەبی بەیەکێک لە خەسارەتمەندان و لە زەرەرمەندان. ئەی چی بکە؟ بەل الله فاعبد. ئەوەش ئەگەر کەسێک عەرەبی بزانێ بۆ خۆی فاعبد الله هەیە ها، بەڵام لێرە خوای گەورە ئەڵڵای خستۆتە پێش فعلی، ئەڵڵا مەفعولە، فاعبد فعلە. عادەتەن طبعا فعل لە پێش مەفعولیە، بەڵام ئەگەر خوای گەورە ویستی کردارێک تایبەت کا بە کەسێکی مەفعولەکەی دەخاتە پێش. ئێستا ئەگەر فاعبد الله بایە، فاعبد الله یعنی خوا بپەرستە، ڕێی تێدەچوو ئینسان یەکێک لە عەبدایەتیەکان بۆ غەیری خواش بکە، نەعوذ بالله. بەڵام ئێستا نا، ئێستا دەڵێت تەنها و تەنها خوا بپەرستە بلە و نەکەیەوە کەسێکی دیکە مەخلوقێکی دیکە دروستکراوێکی دیکە شایانی ئەوە بێ عەبدایەتی بۆ بکەیت. هەرچی هەیە مەخلوقە طبعا ها، بە مەلایکەت و فریشتەکانیشەوە، بە پێغەمبەرانیشەوە، بە پیاوچاکانیشەوە مەخلوق حەقی خوایەتی نییە. ئەوەی حەقی خوایەتی هەیە بەسەر من و تۆوە تەنها یەک شخصە، یەک ذاتە کە ئەڵڵایە، بەل الله، بەڵکو تەنها ئەڵڵا. فاعبد بپەرستە، وەکون منە الشاکرین، وەکون ببە بە منە الشاکرین، بەیەکێک لە سوپاسگوزاران، یەکێک لەو کەسانە بە کە ستایشی خوای پەروەردگار دەکەن لەسەر نیعمەتەکان. گەورەترین نیعمەتیش کە خوا لەگەڵ ئینسانیدا کردبێت چییە؟ هیدایەتە ها، ئەوەی کە ئینسان عەبدی خوا بێت و عەبدی مەخلوق نەبێ، خوا بە تەنها بپەرستی و شەریک بۆ خوا بڕیار نەدەی، کە مردی بە شیرکەوە نەمری، چونکە شیرک کردەوەکانت سفر دەکاتەوە. دەکرێت ئینسان گوناهی هەبن، تەنانەت ئەگەر کەبائیر و گوناها گەورەکانیشت هەبن تۆبەشت لێ نەکرد بێ، ئەگەری لێ خۆشبوونی هەیە، ئەگەری عەفوی هەیە، ئەگەری ڕەحم و سۆزی خوا هەیە، خوا لێشت خۆش نەبێ، بەقەدەر خراپەکەت و بەقەدەر تاوانەکەت سزا دەدا. وایە بەس ئەگەر شەریکت بڕیاردا بوو و هاوبەشت بۆ خوا بڕیاردا بوو، هاوبەش بڕیاردانەکە هەموو کردەوەکان سفر دەکاتەوە و مەسیری ئینسانیش هەتایە ناو جەهەنەمە. بۆیە گەورەترین نیعمەت کە ئینسان شکری لەسەر بکە بریتێ لە هیدایەت ها، بەل الله. باس هیچ نیعمەتێکی دنیای تێدا نەبوو لەو سوورەتەی، وایە تەنها باسی یەک خواپەرستی و یەک خواناسی و خۆیەکلاکردنەوە بۆ خوای تێدا بن، و پێ پێغەمبەریش دەفەرمێ بەل الله، تۆ تەنها خوا ئەڵڵا بپەرستە، ئەو جار کە پەرستت وەکون ببە بە منە الشاکرین، یەکێک لەو کەسانێک کە ستایشی خوا دەکەی لەسەر هەموو نیعمەتەکان، بە تایبەت نیعمەتی ئیمان، نیعمەتی هیدایەت و نیعمەتی شوێنکەوتەی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە ئینسانی ئیماندار ئەگەر فەقیریش بێت، هەژاریش بێت، بێدەسەڵاتیش بێت، بەڵام هیدایەتت هەبێ، وایە لە دڵتدا خوا هەبێ، بەس خوا هەبێت، بەس محبەتی خوا هەبێ، بەس ترسی خوا هەبێ، بەس پشتبەستن بە خوا هەبێ، بەس قسەی خوات بە ڕەهایی قبوڵ بێ، ئەوە گەورەترین سەروەت و سامانە پێویستە ئینسان بەردەوام شکری خوای گەورەی لەسەرکە. کۆتا ئاەت خوا دەفەرمێت وما قدر الله حق قدره، وما قدر الله، ئەوان ڕێز و پێزانینیان بۆ خوا نەبوو حق قدره، بە شێوازێکی شایستە بەڕێز و پێزانین لە بەرامبەر خوادا. ئەوە یەک لە تەفسیرەکانی. تەفسیرێکی دیکەی ئەوەیە وما قدر الله، یعنی ئەوان خوایان نەناسی حق قدره، بە شێوازێک کە ناسینەکە شایستە بێ لەگەڵ گەورەی خوا. بتپەرستەکانیش خۆیان دەناسی، وایە و دەیانزانی ذاتێک هەیە ناوی ئەڵڵایە و پێیان دەگوت خوا گەورەکە، پێیان دەگوت خوای کەعبەی، دەیانگوت خوای خوایەکانمانە، دەیانگوت خواکانی ئێمە خواگزکەکانن، خوا گەورەکە ئەو خوای کە ئەڵڵایە لە ئاسمانەکاندایە و بوونەوەر بەڕێوە دەبا، بەڵام ناسینەکەیان ناتەواو بوو. بۆیە دەکرێت بڵین وما قدر الله، ئەوان خوایان نەناسی حق قدره، بە شێوازێکی گونجا و شایستە بە ناسینی خوای گەورە. تەفسیرێکی دیکەی ئەوەیە وما قدر الله، یعنی ئەوان خوایان بە گەورە نەگرت، حق قدره، بە شێوازێکی وا خوا بە گەورە بگرن کە شایستە بێت لەگەڵ گەورەی خوای پەروەردگار. واضحە؟ وما قدر الله حق قدره، هەموو معناکانی ڕاستن. دەکرێت بڵین خوایان نەناسی حق قدره، بە ناسینێک کە شایستە بێ بەخوا. دەکرێت بڵین ڕێز و حرمەتیان بۆ خوای پەروەردگار دانەنە بە شێوازێک کە شایستە بێ لەگەڵ گەورایەتی و ڕێزداریەتی خوای پەروەردگار. و دەکرێت بڵین خوای پەروەردگاریان بە گەورە دانەنا و بە گەورە نەزانی حق قدره، بە شێوازێک کە لەگەڵ گەورەی خوای پەروەردگاردا بگونجێ. ئەو جا خوا دەفەرمێ والأرض جەمیعا
قبضته يوم القيامة زوي هر هموي لجير دستو تشينجي خواي پروردگار دا لروج دواي دا او قسيت دانيا والسماوات وآسمان كانش مطويات بيتراو نتو خوا ديان بيتشتوا بيمينه بدستي خوي بدستي راستي خوي كدستكاني خواي پروردگار هر هموي هر راستن سبحانه پاكو بيگردي بو خوا وتعالى برزي وبلنديش بو خوا عما يشركون لوي كديكنا هاو بشو شريك بو خواي پروردگار سيري كان وما قدر الله حق قدره اوان ريزو گوريان بو خوا داننا بشوازك كشايسته بي لقل گوري خوا يا خواي پروردگاريان نناسي و ريزيان لنگر بشوازك كگنجاو بي لقل ناسين و ريزدانان بو خوا والأرض قبضته يوم القيامة والأرض جميعا قبضته يوم القيامة الزوي هموي قبضته لجير دستي خواي پروردگار دايا لروج دواي دا والسماوات مطويات بيمينه آسمان كانش همويان مطويات بيچراونتو بدستي راستي خواي پروردگار طبعا لو كاتا دا خواي قورد فرمن لمن الملك يا دل أنا الملك أنا الملك أين الملوك الأرض أمن پادشاه و دەسەڵات داری تەواوم کوان لەکوێن ئەوانەی داوای پادشایەتی و دەسەڵاتیان دەکرد سبحانه پاکی و بێ نەقسی بۆ خوا وتعالى بەرزی و بڵیندیش بۆ خوا عما یشركون لەوەی کە ئەوان دەیکەنە هاوبەش و شەریکی خوای پەروەردگار صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين